کفری لە مێژوودا نازناوی شاری وەزیرانی بەبەردا بڕاوە. ئەمە لەوەوە سەرچاوە دەگرێت کە لە سەردەمی حکومڕانی دەوڵەتی عێراقدا کەسایەتی و دانیشتوانی ئەم شارە پۆستی وەزارەتی حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراقیان وەرگرتووە. ئەگەرچی ئەو وەزیرانە جگە لە ناوبانگ هیچی تریان بە شارەکە نەبەخشیوە، بەڵام مێژوو نازناوەکەی بەم شارە ڕەوا بینیوە. سێ بنەماڵە لە کفری دەسڕۆ بوونە، لەوانە سەیدەکان، وەنداویەکان، بابانەکان. سەیدەکان پلەپایان نەچوەتە ئاستێکی بەرز، تەنها سەرۆکی شارەوانیان بەرکەوتووە. وەنداویەکان و بابانیەکان پلەپایی زۆریان تەنانەت هیچ حەق بەیەوەزاری نەبووە لە عێراقا، ئەوان 5-6 وەزیریان نەبێن. حتا بە شتێتریش باسکەین، ڕنگدانەوەی هەبووە بۆ سەردەمی دوای ڕێژێبی پاشایەتیش، لە سەردەمی حەزب بەعزیشە دکتۆر مکەڕەم تاڵەبانی لەسەر میلاکی حەزبی شیوعی عێراقی وەزیر بووە. ئەنجا ئومێد مەدحەت موبارەک وەزیر بووە. لە سەردەمی پاشایەتی عێراقدا سێ کەسایەتی ئەم شارە لە هەموو کابینەکانی حکوومەتدا وەزارەتیان وەرگرتووە و دوا سەرۆک وەزیرانی عێراقی سەردەمی پاشایەتیش کە ئەحمەد بەگی بابان بووە دانیشتووی شاری وەزیران بوو. سەردەمی کۆماری و لە کابینەکانی حکوومەتی هەرێمیشدا کفری بە چەند وەزیرێک بەشدار بووە. ئەم هەکبەی ناوبانگیە شارستانیەتێکی دێرینی لە پشتەوە بووە. کاتێ لە مێژووە باس کفریەکەین لە سەردەمی ئاشووری و بابووری و چۆن باسیەکەین لە سەردەمی عوسمانی کاتێ بیەلیوە، بێگومان ئەمێش مەسەن گرنگی خۆی هەیە بۆ شارێکە کە باس وەزیرەکان بکەن، چونکە ئەو وەختە یعنی یەک شتی گرنگ ئەوەیە، ئەو وەختە نفوسی عێراق چەند ملیۆنێک بوو ئەوەنە وەزیر بوو، وەکو ئێستا نییە مەسەنان 32-33 ملیۆن بێت و لەوانێ وەزیرێکشنێ. بۆیە لە ڕووی معنویەوە گرنگی خۆی هەیە، بەڵام لە ڕووی مادیەوە کفری ئەتوانین بڵێن سوودی نەبینی لەم بوارە. کفری یەکێک لە کۆنترین شارەکانی عێراقا. لە سەردەمی عوسمانی و زیاتر لە 140 ساڵی لەمەوبەر بۆتە قەزا. لە پاڵ ئەو مێژووەدا شاری وەزیران جگە لە ناوبانگ و پێشینە شارستانیەکەی بۆ ئەمڕۆ خەمی خزمەتی زیاتری هەیە. سامانکەریم کورد، سات نیوز، کفری.